سڵاتانە بێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستین لە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز. ئەمانەوێت ڕەوشی خوێندن لەو پەیمانگایە بەسەر بکەینەوە بزانین ئەرکوڕۆڵی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز چییە؟ پلان و بەرنامەی ئەو پەیمانگایە بۆ ساڵی نوێی خوێندن چی ئەبێ لە وەرگرتنی قوتابیان لە کردنەوەی بەشی تازە لەو چێشە و گرفتانەی کە هەیەیان بێتن لەگەڵ بەڕێوبەری پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز مامۆستا دانا مستەفا گفتوگۆ دەکەم. مامۆستا دانا سڵاوتان لێبێت بە لەوە دەست پێ بکەم بەرنامەی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز بە تایبەتی پلانەکەتان بۆ ساڵی نوێی خوێندن چی ئەبێ؟ زۆر بەخێر بێن، سپاس بۆ دەستگای زاری کرمانجی، زۆر بەخێر بێن. پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز وەکو پلانی ساڵی داهات و ئێستا ئێمە خەریکی ئامادەکارینە سەبارەت بە وەرگرتنی قوتابیانی قۆناغی یەکەم. ئەوجا بە پێی پلانی وەزارەتی پەروەردە ئێمە هەنگاو بە هەنگاو پلانی وەزارەتی پەروەردە جێبەجێ ئەەکەین. جگە لە دەرەوەی پلانی وەزارەتی پەروەردە هەندێک بابەتی ناوچەی هەیە، مەسەڵەن وەکو یادی ڕاپەڕینی ڕۆژی ڕەوانز و ئیداری سەربەخۆی سۆران و ئەو ئاهەنگە لۆکاڵیانی لەو ناوچانە هەیە، ئەوەی پەیوەندی بە دەڤەرەکەوە هەیە ئێمە بۆ پەڕی خۆشحاڵیەوە بەشداری سەرجەم چاڵاشیەکانەکەین. بەڵام وەکو پلان ئێمە پابەندین بە پلانی وەزارەتی پەروەردە ساڵنامەی خوێندنی وەزارەتی پەروەردە جێبەجێەکەین. مامۆستا دانا، هەر لەسەر پەیمانگە ئەو پلانەی ساڵی نوێی خوێندن ئێوە وەکو توانای وەرگرتنی قوتابی چەند تواناتان هەیە؟ چەند قوتابی وەرەگرن؟ ساڵانە وەزارەتی پەروەردە داوای لە ئێمە کات توانای وەرگرتنی خۆمان پێشکەش بکەین. بەپێی ئەو واقعی کە ئێمە هەیتمان، ئەمە لە تواناماندا هەیە ئەم ساڵەکە بۆ ساڵی خوێندنی 2024-25 35 قوتابی وەربگرین. 10 قوتابی لە بەشی میوزیک، 25 قوتابی لە بەشی شێوەکاری، سەرجەمی قوتابیەکانی قۆناغی یەکمان کە لە تواناماندا هەیە لە خۆی بگرین 35 قوتابی. باشە، تا ئێستا چەند داواکاری بەدەست ئێوە گەیشتووە بە قوتابیەکانیش هەمووی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانە یا زیاتر ڕەواندزە؟ لە قەزایەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەتوانن داواکاری پێشکەش بکەن. تاوەکو ئێستانێکە ئەو فۆرمانەی بۆ ئێمە گەڕاوەتەوە 17 فۆرمە، تاوەکو 25/8 ئێمە بەردەوامی لە دابەشکردنی فۆرم. سەبارەت بەو داواکاریانی کە پێشکەشەکەن هەر قوتابیەک دەرچووی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بێ، قەزای چۆمان، سۆران، مێرگە سۆر، ڕەواندز، سنتەری سۆران ئەتوانن داواکاری پێشکەش بکەن و ئێمە لە خۆیان بگرین خۆشحاڵیەوە. مامۆستا دانا، باس لەوە کرد 17 قوتابی تواناشتان هەیە 25 قوتابی وەربگرن. هۆکار چییە؟ کەمی داواکاری هەبووە یا هێشتا فۆرمەکان تەواو نەگەڕاونەتەوە؟ خۆی گرفتێکی سەر تاسەریەوە لەسەر تاسەری کوردستان ئەوەی ئێمە تێبینیمان کردووە و دراسەمان کردووە. لەسەر تاسەری کوردستان خواست کەم بووە لەسەر تەقدیمکردن و پێشکەشکردنی داواکاری خوێندن لە پەیمانگای هونەرە جوانەکان. پەیمانگای هونەرە جوانەکان بڕوانامەی دیبلۆمەدات پێشکەشەکات و دەرفەتی کاریان هەیە ڕاستی، یانی ئەوانەی لە ئێمە دەرەچن دەرفەتی کاریان هەیە، ئەتوانین برین بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆریان وەکووانە بێژ لە ناوەندەکانی خوێندن کارەکەن یاخود لە کەرتی تایبەت کارەکەن. بەڵام ئەو ئێمە تێبینیمان کردی بارودۆخەکە کەش و هەوایەکی گشتیە لەسەر تاسەری کوردستان داواکاری کەم پێشکەشەکرێت. زیاتر ئێستا خەڵک سەرقاڵی ئیشکردن و کاروباری ڕۆژانە و بە دوای بژێوی ژیانی خۆیدا ئەگەڕێت. ئەو ئێمە تێبینیمان کردو هۆکاری سەرەکی ئەوەیە. یعنی پێتان وایە ئەو بەشانەی دەرفەتی کاریان زیاترە لە کۆلێژ و پەیمانگاکان زیاتر قوتابیان یا کەس و کاریان داوا ئەکەن ڕوو لەوێ بکەن بۆ خوێندن؟ ئەو ئێمە تێبینیمان کردووە تاوەکو ئێستانێک ئێمە 201 قوتابیمان دەرچووە لە ساڵی 2015 14 یەکەمین وەجبەی قوتابیمان تەخەڕوجی کردێت. تاوەکو ئێستا ئێمە قسەکەین 201 قوتابیمان دەرچووە، بەشێکی زۆریان دەرفەتی کاریان لە بۆ ڕەخساوە. زمینی ئیشکردنیان بەڕاستی باشە، خراپ نییە، بەڵام وەکو باسم کرد ئەوە زیاتر بارودۆخێکی گشتیە لەسەر تاسەری کوردستان. ئەو ڕەنگە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز لە زۆر پەیمانگاش باشتر بێت سەبارەت بە داواکاری پێشکەشکردن و خوێندن تێیدا. کۆلێژەکانیش ئەگەر تێبینی بکەین تەماشەیەکەی ڕێژەی قوتابیەکان لە دابەزینە بە تایبەتی لەو بەشانێک کە بەشی کۆمەڵایەتینە بابرین، ئەو بابەتانە کە زانستی مرۆڤایەتینە زیاتر کێرڤەکەیان دابەزێت سەبارەت بە وەرگرتنی قوتابیان. مامۆستا دانا، گەر لەگەڵمان بی بە شێوەی مەیدانی بەشەکانی ناو پەیمانگاش بەسەرەکەینەوە وابزانین هۆکارچێت تا ئێستا وەکو پەیمانگە نەبووینە خاوەن باڵەخانەی خۆتان وە تواناتانە لەکردنەوەی بەشی تازە لەگەڵ بینەران ئێمە تەواوی بەشەکانی نێو پەیمانگە لەگەڵ بەڕێستان بەسەر دەکەینەوە لەگەڵمان. بینەرانی بەڕێز لەگەڵتان بەردەوام بین. ئێستا لە نێو هۆڵی بەشی میوزیکین کە لە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز یەکێکە لە بەشە گرنگەکان. مامۆستا دانا هەر لەگەڵمانە بێ بۆ ئەوی وردەکاری زیاترمان بۆ باسکە. مامۆستا دانا،
ئەوەی ئەیبینین کە هۆڵەکە تەواو شیاو نییە لەو پەڕی ناچاری ئەو هۆڵە بەکاردێن و یا وەکو باڵەخانەش بە شێوەیەکی گشتی؟ بڵێ سەبارەت بە بەشی میوزیک وەکو مێژوەشی باسی بکەین. بەشی میوزیک لە ساڵی 2011 یەکەمین پۆلە قوتابی خۆی وەرگرت، لە ساڵی 2014 یەکەمین خولی دەرسوانی خۆی پێشکەش بە کۆمەڵگا کرد. تاوەکو ئێستانێکە 115 قوتابیمان لە بەشی میوزیک دەرسووە و هەڵگری بڕوانامەی دیپلۆمن لە بواری میوزیک. ئەو هۆڵە ئێستا ئێمە لێ دانیشتینە گفتوگۆی تێدا ئەکەین. ئەوە گەورەترین هۆڵی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندزە. دەرسێکمان هەیە پێگوترێت کۆژەن لێرە بەڕێوازی، چاڵاشیەکان سەرجەم چاڵاشیەکان بەشی میوزیک لێرە بەڕێوازی. هۆڵەکە هۆڵێکی بچووکە لە ئاست داخوازی ئێمە نییە. سەبارەت بە بەشی میوزیک و پێداویستیەکانی گرفتمان گەلێک زۆرە، چونکە لە بەشی میوزیک بابەتێکمان هەیە پێگوترێ تاکژان. هەر فێرخوازێک پێویستی بە ڕوبەرێکی دیاریکراوە لەو شوێنە پرۆڤەی خۆی تێدا بکات، ڕاهێنانی و مەشقی خۆی تێدا بکات. پێویستە ئەو ئالەتە ئەو ئامێرە کاریگەری خراپی نەبێت لەسەر ئالەتشی دیکە کە بابەتی تاکژەنە. پێویستی گویان لە دەنجی یەکدیکە نەبێت. بەڵام ئێمە ئەو ڕوبەرەمان نییە، سەربار ئەوەی ئەو ڕوبەرەشمان نیە، بەڵام خۆمان گونجاندووە لەگەڵ واقعەکە ڕاستی. کۆی بارودۆخی باڵەخانەکە شیاو نییە بۆ پەیمانگە. باشە، وەکو خواستی قوتابی زیاتر لەو دوو بەشەی هەتانە لەسەر کام بەش زیاترە داواکاری؟ پێشتر زیاتر خواست لەسەر بەشی میوزیک بوو، بەڵام ئەوە چەند ساڵێک ئێمە تێبینەکەین خواست زیاتر لەسەر بەشی شێوەکاری. لەنێو بەشی مۆزیکە ئامێرەکانت باس کرد، هەموو ئەو ئامێر و پێداویستیانە لە بەردەستی ئێوە هەیە بۆ ئەوی فێرخوا سوودی لێوە بینێ؟ بەخۆشحاڵیەوە سەرجەم ئالەتەکانمان هەیە، سەرجەم ئامێرەکانمان هەیە، مامۆستای پێویستیشمان هەیە، میلاکی پێویستمان هەیە، سەرجەم ئامێرەکان خواستیان لەسەر هەیە. ئەمە ژووری بەشی مۆزیک ئەگەر ئەو بەشێکی هەتانە بەشی شێوەکاری ئەوێش بەسەر بکەینەوە بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاتر لە لای بینەرانمان هەبێت. بەڕێزان لەگەڵتان بەردەوامە بین. دوایەوەی بەشی مۆزیکمان بەسەر کردەوە، ئێستا بەشی شێوەکاری وەکو ئەو شوێنێکە لە پشتم و دیارە ئەو شوێنە سادەیە. قوتابیان لێرە ئیش و کارەکانی خۆیانەکەن لە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز. مامۆستادانە ئەگەر لەسەر بەشی شێوەکاری شڕوونکردنەوەمان بدەیت تێ دەبینین لە شوێنێکی زۆر سادە و بە چاو ئەبینرێنە گونجاوە، بەڵام ئیدی قوتابیان لێرە ئیش و کارەکانی خۆیانەکەن و درێژە بە کارێک خوێندنیان نەدەن. بەڵێ وەکو باسمان کرد بەشی شێوەکاری لە دوو بەش پێک دێت، بەشی وێنە کێشان و بەشی پەیکەر. ئەو هۆڵی ئەیبینین هۆڵی بەشی پەیکەرە. هۆڵی بەشی پەیکەر پێویستی بە هەندێک تایبەتمەندی هەیە کە لەو هۆڵەدانە پێویستە ڕوبەرێکی بەرفراوانی هەبی بۆی قوتابی لە هەر سوار لاوە پەیکەرەکە ببینی، و پێویستی بە مەسافەیەکی دوور و درێژ هەیە بۆ ئەوەی قیاسە هەندەسیەکان بە شێوازی ڕێک و پێک دابنێ. بەڵام سەرباری ئەوەی ئەو بچوشی هۆڵەکە نەبووتە ڕێگر لە بەردەم داهێنانی قوتابیەکانی ئێمە. قوتابیانی بەشی شێوەکاری بە خۆشحاڵیەوە ئێستا بەرهەمەکانیان لەسەر شەقامەکان دانراون لە شاری ڕەواندز. یەک لەوانە پەیکەری وەرداشە کە خاوەن پێداویستێکی تایبەتە و لەسەر ڕێگای ڕەواندز بێ خاڵ دانراوە. پەیکەری هامڵتۆن لەسەر ڕێگای هامڵتۆن دانراوە کە ئەویش بەرهەمی دەستی قوتابیانە. و لە ئێستاش چەندین پەیکەری کە ئامادەیەک لەوانە نووسەر و ڕووناکبیر و مامۆستای زانکۆی کورد عەزیزگەردی ئەویش ئامادەیە. ئەو هۆڵە بچووکە دووبارەیەکەمەوە نەبووتە ڕێگر لە بەردەم داهێنانی قوتابیەکانوان و مامۆستایان زۆر شێلگیرانە خزمەتی ئەو بابەتە. ئێرەش پێویستی بە کۆمەڵێک کەرەستە و پێداویستیەوە تا بابەتی داراییش هەیە. ئایا ئەمەتان بۆ دابین کراوە یان گرفتە لە بەردەمەوە؟ ساڵانە لەگەڵ دەستپێشی دەوام ئێمە ئەو پێداویستیانە ئەنێرین لە بۆ وەزارەتی پەروەردە. وەزارەتی پەروەردە ڕەزامەندی ئەدا و پارەکانمان لە بۆ دابینەکات، سەبارەت بە کڕینی قوڕی پەیکەر سیرامیکە، سەبارەت بە دابینکردنی، چونکە لێرە ئیشکردن زیاتر بەو کەرستانەیە، وەکو چیمەنتۆە، وەکو فایبەرگلاسە، وەکو بۆرەگە. لەبەر هەندێک سروشتی قاعی بەشی پەیکەر دایمان بابەتێکی برێن زۆر خاوێن نییە، چونکە سەر و سەودایان لەگەر ئەو بابەتانەیە، لەگەر ئەو کەرستانەیە. مامۆستاجان ئەوە بەشی پەیکەر، بەشی وێنە کێشانیشتان هەیە. بچین ئەوێش بەسەر بکەینەوە بۆ ئەوەی هەم ڕەوشی خوێندن لەوێش ببینین و بزانین بە چ شێوازی قوتابیان ئەتوانن بەرهەم و توانای کاری دەستی خۆیان لەوە بەشی وێنە کێشان نمایش بکەن. بینەرانی بەڕێز، وەکو ئێستا ئەوەی دەبینین ئەوە بەشێک لە بەرهەمی دەستی قوتابیانە بە مامۆستادانە زیاتر ڕوونکردنەوەمان بۆ بدە. مامۆستادانە ئەم وێنانە هیچ قوتابیەکن واتە قۆناغێک ئەم بەرهەمانیان پێشکەش کردووە؟
ئەوە پیشانگایکی شێوەکاری بوو تایبەت بە ڕەنجی ئاوی بۆ قوتابیانی قۆناغی یەکەم لە کۆتایی ساڵ بۆی بزانین چ گۆڕانکاریشیان بەسەردا هاتووە ئەوەی ئەبینین ئەو شاکارە جوانانە بەرهەمی دەستی ئەو قوتابیانەیە کە ماوەی ساڵی خوێندنیان بەرەو تەواوبوون بوو کۆشی ساڵانیان لەو پیشانگایی پیشانمان بوو. باشە مامۆستادانە من ئەوێ پرسیارێکی تریش بکەم ئەوانەی کە دێنێرە قوتابیانە زۆر زارەی لە دوای پۆلینۆ یا ترسی هەیە لە قۆناغەکانی خوێن بە تایبەتی لە پۆلی 12 بە پێی حەز و بەهرە و توانای خۆیان دێنە پەیمانگە و ئارەزومەندانە بیتن. ئەوەی ڕاستی بە هەردووچی تێدایە بەڵام بەشێکی بەرچاویان ئەو قوتابیانە کە دەرەجەشیان باشە لە قۆناغی نوێی بنەڕەتی بەڵام خولیان هەیە سەبارەت بە هونەر و ئەوانە و هەشمان بووە قوتابیمان هەبووە هیچ بەهرەیەکی نەبووە بەڵام 5 ساڵ لای ئێمە خوێندوێتی و دواتر بە نمرەیەکی زۆر بەرز دەرچووە و لە کۆلێژ وەرگیرایەوەتەوە هەمان ئێستا بووتە مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکان 5 ساڵ تەمەنێکە گۆڕانکاریی نەوعی بەسەر ئەو فێرخوازە هاتووە. بەم پرسیاری ئەو بکەین کە زۆر زاریش وەکو زاری کرمانزی بە دوواداچوومان لەسەر ئەوە کردووە بەڵام بۆ تا ئێستا پەیمانگە نەبووتە خاوەنی باڵەخانەی تایبەت بەخۆی. بێگومان ئەوە ئەتوانین برین کۆمەڵێک فاکتەر هەیە ڕێگر بۆ لەبەرەوەی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕوانز ببێتە خاوەنی باڵەخانە. ئێمە لە ساڵی 2011 ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانمان هەبوو سەبارەت بە دروستکردنی باڵەخانە. ئەو ڕەزامەندیە شۆڕ بۆ برێن وەکو سیلسیلەی مراجعە ئەو بابەتانە هاتە خوارێ پارێزگاری هەولێر ئەو کاتی کە ئێمە ئیدارەی سەربەخۆی سۆرانمان نەبوو ئەو کات نووسراوی ئاراستی شارەوانیەکان کرد شارەوانی ڕەواندز وەڵامی دایەوە کە زەوی پێویستیان هەیە بەڵام دواتر خۆتەزانی قەیرانی داعش بەسەردا هات کە خزمەت گوزاریەکان و پرۆژەکانی حکوومەت وەستان قەیرانی دارایی هات بابەتی کۆڕۆنە بابەتێک بوو ئەتوانین برێن سەرجەم سێکتەرەکانی ڕاگرت بەوانە سێکتەری پەروەردەش بەڵام ئێستانەکە لەسەر هێلین لەگەر بەڕێز کاک هەڵگۆر شێخ نەزیب سەرپەرشتیاری داری سەربەخۆی سۆران بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ سەردانی پەیمانگاشی کرد هەر بۆم بۆنێەوە داواکاریەکەمان پێشکەش کردەوە بۆ ئەوەی کار لەسەوەی بکرێت دروستکردنی باڵەخانەی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز بکرێتە پلانی ساڵانیان و پلانی کارکردنیان. چیتان لە زاری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بینی کە یەکەم سەردانی مەیدانی بوو بۆ پەیمانگە؟ یەکەمین کاری بەڕێز کاک هەڵگۆر بە خۆشحاڵیەوە کە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران کردی لادانی پەردە بوو لەسەر پەیکەری هامڵتۆن لەو کات گوتی سێکتەری هونەر بەلای منەوە لە سێکتەرە گرنگەکانە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ سێکتەری تەندروستی و سێکتەری شارەوانی ئەوەی پەیوەندی بە خزمەت گوزاریەوە هەبێت بۆیە تێڕوانی ئەو بۆ هونەر تێڕوانێکی زۆر ئیجابیە و داواکاریەکەشی وەرگرت و دڵنیاشین دەرفەت هەبێ کاری جدی لەسەرەکە. ئەمانە هەلی بە بازارکردن و فرۆشتنیش لەلایەن ئەو قوتابیانیان بۆ دروست بۆیان تەنها لە پەیمانگە هەڵەواسترێن. ئەوەی ئێمە بینین ئەوانە مڵکی حکوومەتن حکوومەت خەرجەکانی دابین کردووە ئێمە دەسەڵاتی کڕین و فرۆشتنمان نییە پێوە بکەین چونکە ئەوانە مڵکی حکوومەتن مڵکی وەزارەتی پەروەردەنە بەڵام لە دەرەوەی پەیمانگە قوتابی ئیشی ئازا دەکات و هەشمانە وەکو بری بازارێکی بۆ خۆ پەیدا کردووە وەکو دەرفەتی ئیشی لێ هاتووە و بەرهێنانی جێدا کردووە قوتابیمان هەیە لە بوارەدا ئیشەکە و سەرکەوتوش بوونە بەڕاستی. پرسیارێکتر هەگەر لەسەر ئەو قوتابیانەی لە دەرەوەی ڕەواندز و سۆران بێنێربێن و لە چۆمان لە مێرگە سۆر بەشی ناو خۆیتان هەیە بۆ ئەوی قوتابی تێدا نیشتە جێبێ؟ بەڵێ لە ئێستادا بەشی ناو خۆیمان نییە ساڵانی ڕابردوو هەمان بوو بەڵام ڕێژەیەکی کەمی قوتابیمان هەبوو لە دەرەوەی با بڵێن لە ڕێگای دوور زۆربەی ئەو قوتابیانی هەمان بوون هاتوچیانێک ڕۆژانە بۆ نمونە لە خەلیفان و لە سۆران لە دێڵزیان ئەو قوتابیانە زیاتر هاتوچیانە کرد لەوەی ببینێنەوە. دوا پەیامی تۆ وەکو بەڕێوەبەری پەیمانگە جوانەکانی ڕەواندز چی ئەبێت چ داواکاریەک چێشە و گرفتێکتان هەیە بۆ ئەوی بیگەنە لایەنی پەیوەندیدار؟ ڕەواندز شارێکی مێژوویە و ناسنامەکی هونەری هەیە بەڕاستی پێویستە پارێزگاری لەو ناسنامە هونەریە بکرێت و شوێنی ئەکادیمیش لە ئێستادا پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتی پێویستە زۆر گرنگی بە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز بدرێت پێویستە ئەو قوتابیانە کە لێرە دەرەچن دەرفەتی کاریان بۆ بڕەخسێ گرنگی زیاتریان پێ بدرێت ئەو قوتابیانی لێرانە بەڕاستی لەوانەیە وەکو ژمارەیان زۆر نەبی بەڵام وەکو کاریگەری زۆریان هەیە لەسەر کۆمەڵگە پێویستە بەو چاوە بە بەهادارانە سەیری دەرچوانی پەیمانگای هونەرە جوانەکان بکرێت و
لە ڕووی کوالیتیەوە سیر بکرێت لە ڕووی ژمارە و کوێنتیتیەوە زۆر گرنگ نییە زۆر جارە سیر دەکەی لە شوێنێک وەزبێکی زۆر قوتابی دەرەچی بەڵام کاریگەریەکی پۆزتیڤی نابی لەسەر کۆمەڵگە بەڵام شوێن هەیە ڕێژەیەکی کەمی قوتابی دەرەچی بەڵام کاریگەری زۆر ئەرێ نییە جا بۆیە داواکارم لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بە سێکتەری هونەر بدرێ و لە سنووری خۆشمان گرنگی زیاتر بە پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندز بدرێ وش ئێمەش لە لای خۆمان پێشمەرگە ئاسا بەڕاستی خزمەتەکەین و لێرەوە زۆر سوپاسی مامۆستایانی پەیمانگەی هونەرە جوانەکانەکەم بەشی میوزیک بەشی شێوەکاری زۆر لە خۆ بردووانە زۆر دڵسۆزانە و زۆر بە شێوازێکی ئەکادیمی و ڕێکوپێک خزمەتی قوتابیانەکە. دەستان خۆش بە مامۆستادانەکەوا لەو دیدارە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان ئەوە هەم بەسەرکردنەوەی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز بوو لە ئێستادا هەم کەشەکە زۆر گەرمەوەکو ئەبینین باڵەخانەکەش باڵەخانەیەکی نەگونجاوە بۆ پەیمانگای هونەرە جوانەکان چونکەەوە باڵەخانە قوتابخانەیەک بۆ پێشتر کە ئێستا پەیمانگا لە ناچاری بەکاری دێنێت و سوودی لێبینێتن بۆیە یەکەم خواست و داواکاری ئەوان بەجێهێنان و دروستکردنی باڵەخانێکی گونجاو و مۆدێرنە بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز بۆ ئەوی فێرخوازان بە شێوەیەکی زانستیانەتر و هونەریانەتر پەروەردە بکرێن و ڕابهێنرێن تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتشێت. بيروت كوت غازي خرندي يا رامن بيروت كوت غازي خرندي يا رامن كوركو هنديرين نوبدار اللي دور كوركو هنديرين نوبدار